ئەم کاتتان باش بەڕێزان ژینۆ محەممەدم لە کوردستان 24ەوە باسی ڕۆژتان پێشکەش دەکەین. وەک دەزانن ئەمڕۆ ڕۆژی گیانی زمانی دایکە و بە گوێرەی ئینسکلۆپیدیای نیشتیمانی سویدی بۆ ڕیزبەندی زمانە گیانەکان زمانی کوردی لە پلەی 59مینی زمانەکانی جیهاندا دێ کە 21 ملیۆن کەس قسەی پێەکەن. لە دەستوری هەمیشەی عێراقیش مادەی 4 تایبەت بە زمانی کوردی و بەکارهێنانی لە دامەزراوە فەرمیەکانی وڵاتدا جێگیر کراوە. ئەم مادەی خۆی لە ژمارەیەک بڕگەدا دەبینێتەوە، بەڵام ئەوەی جێی سەرنجە تاکو ئێستا بە گوێرەی دەستور مامەڵە لەگەڵ زمانی کوردیدا نەکراوە. ئەم شەو باسی زمانی دایکەکەین، بەڵام تەنها لە باشووری کوردستانە، لە پارچەکانی دیکەی کوردستان. ئێمە هەمیشە گرفتی ئەومان هەیە بۆچی هێشتا نەمانتوانی وەکو کورد ببینە خاوەنی زمانێکی ستاندارد. ڕێگریەکان چییە؟ ئایا کێشە و لەمپەڕەکانی بەردەمی چییە؟ کێن ئەوانەی دەتوانن ئەم ئەرکە بخەنە سەر شانی خۆیان و کۆمەلگا هەمووی بخەنە ژێر ئەو بڕگەی یاخود ئەوەی کە هەمومان بتوانین زمانێکی ستانداردمان هەبێ. گفتوگوی زیاتری ئەم باسە دەکەم، دەگەڕێمە وڵاتە. میوانەکانم دەناسێنم بە سوپاسەوە، هەریەک لە دکتۆر فەریاد فازل عومەر، دامەزرێنەر و سەرۆکی ئینستیتوتی خوێندنی کوردی لە بەرلین کە بە سوپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە، هەروەها جان دۆست ئەدیب و ڕۆماننووس بە سوپاسەوە بەڕزیشیان لە ستۆدیۆ لەگەڵمانن، هەروەها دکتۆر نەهلا قادر ئەندامی لیژنەی خوێندنی باڵا لە پەرلەمانی عێراق لە بەغداوە لەگەڵمانە. سوپاس دکتۆر. بەڕێز ئەحمەد کانی زماننووس و لێکۆڵەر و نووسەری زمانی کوردی و ئەکادیمیست لە دیار بەکرەوە و تا لە باکووری کوردستانەوە لەگەڵمان دەبێت. گەلێک سوپاس بۆ بەڕێستان کاگ ئەحمەد. سوپاسی میوانەکانم دەکەم، بە خێراتنتان دەکەم. جا لەسەر ئیزنی میوانەکانی دیکەم لە جەنابی دکتۆرەوە دەست پێکەم. دکتۆر زۆر بەخێر بێ. خۆشحاڵین جارێکی دیکە بە دیدارە شادەبینەوە. سڵاو بۆیەوە بۆ بینەراتە. زۆر سوپاس. بابەتێکی گرنگ هەمیشە زیندوو بە بەردەوامی کاتێ جەنابەت ئامادابی هەمیشە بێ گفتوگۆی ئەم بابەتانە بکەین. بابزانین ڕێک لەوە دەست پێ بکەین دکتۆر، زمانی کوردی ئێستا بەهێزە یا لاوازە؟ بەداخەوە زمانی کوردی ئەو هێزەی نییە کە بەرگری ئەو هەموو هێرشانە بکە کە دەکرێنە سەری. هێرشەکان وای لێ هاتووە لە ژێر ئەم دەسەڵاتی خۆشماندا فرەلایەنە. فرەلاینەکەی میدیا دەورێکی گەورە ئەبینێ لەو هێرش بردنەدا بەوەی کە میدیاکان هەریەکەیان و سربەخۆیەتێکی تایبەتی خۆی هەیە، هەریەکەیان و سیستێمێکی تایبەتی خۆی هەیە لە داڕشتنی ڕستە لە بەکارهێنانی وشەدا. ئەمە لە باتی ئەوەی زمانەکە بەرەو پێشەوە بەرێ زمانەکە کڵۆڵ دەکات، چونکە دێگایەکمان نییە ئێمە فرە دام و دەستگامان هەیە، فرە لایەن دام و دەستگامان هەیە، بەڵام دام و دەستگایەکی تایبەتیمان وەکو ئەنجومەنێکی نیشتمانی بۆ پاراستنی زمانی کوردی نەتەوەکانی دنیا ئەمەیان هەیە. زمانە بێ بپارێزی، ئەگەر نەی پارێزی ئەوەندە هێرش دێت لە دەرەوە، هێرشەکان پەچی دەخات، کلۆری ئەکا وەکو دارێک وایە کە کلۆر بوو ئەگەر بێت و چارەسەرێکی بۆ دانەنی وردە وردە ئەو دارە لە ناوەچێ. ئەمەی ئێمەش یەکلایەنە نیە، فرەلایەنە. فرەلاینەکەی گەیشتۆتە پلەیەکی ئەو تۆ زمان بەلای منەوە لە ناو خێزانە دەست پێ دەکات. یعنی ئەگەر دایک و باوکەکە بە زمانێکی پارا و لەگەڵ منداڵەکانیانە دوان، ئەگەر دایک و باوکەکە هەوری ئەویاندا ئەو سرودە نیشتمانیانەی کە ئێمە بە مناڵی لە بەرمان دەکەن لە ماڵەوە دوای ئەوەی کە زمانیان پژافێریان بکەن، ئەو مناڵە هەستێکی نەتەوایەتی. بەڵام دکتۆر ئێمە هەمیشەوە مانزانیوە وێنامان کردووە کە زمان ئەرکی ناوەندە ئەکادیمیەکان و پەروەردەیە. نەخێر بە تاقی تەنیا ئەرچی ئەوان نییە و بەداخەوە ئەبێ ئێمە ئەوە بزانین کە دایک و باوکەکان لە ماڵەوە دەورێکی زۆر گەورە دەبینن و ئێستاش لەم سەردەمەدا بەداخەوە خۆیان تووشی هەندێ هەڵە کردووە. ئەو هەڵەیەش هەڵەکان بریتیە لەوەی کە هەوڵ دەدەن مناڵەکانیان لە تەمەنی 3 ساڵیا بیان نێرن بۆ هەندێکی دایەنگا لەو دایەنگانە بە زمانی بێگانە گۆرانی بێگانیان فێرەکەن، مناڵەکە سەری لێ ئەشێوێ لە نێوان زمانی دایکیا کە هێشتا زمانە بێ بمەیە. ئەمە خەتای دایک و باوکەکەی یا سیستمە؟
لە ڕاستیە دایک و باوکەکە ئەبێ هەست بەوە بکەن ئەمە هەڵەیە ئەبێ هەست بەوە بکەن زمانی دایک یعنی چی زمانی دایک یعنی ئەو زمانەیە کە تۆ لە دایکتەوە وەریەگری ئەو زمانەیە کە لە دایک و باوکتەوە لە ناو ماڵەوە وەریەگری ئەبێ ئەو زمانەیە کە تۆ 9 مانگ لە سچی دایکتا جوێل لێ بووە کە دایکە گفتوگۆی لەگەڵ خەڵکەکە کردووە ئەگەر ئەم زمانە ئەو مناڵە لەم زمانە بێبەری بێمانە وایە تۆ داوا ئەتوانی بە جینۆساید دایبنی بەڕاستی تاوانێکی گەورە بەرامبەر بە مناڵەکەکەی چکە مناڵەکە مەحروم ئەەکەی لەو زمانە پاراوەی کە دایکێتی باش دواترینە سەر سیستم و دەسەڵاتی حکومڕانی چ کاریگەرێکیان هەیە لە پاراستنی زمان زۆر بەخێر بێ بەڕێزان با بزانین لە ڕۆژ ئاوا دۆخی زمانی کوردی چۆنە بە تایبەت ئێستا کە بۆ خۆتان دەزانن ڕۆژ ئاوا بە دۆخێکی ناسەقامگیری ناجێگیر داگوزەر دەکات gelek spas berî em her rojava dixwazim yanî tiştekî bi Kurtî bibêjim بەڵێ herêma Kurdistanê yanî li Kurdistana Başûr ev berî 110 salan şoreşek çêbû şoreşa Ebselamê Barzanî heft bend pêşkêşî Babî Alî kirin li Asîtanê li İstanbul ji wan heft bendên got pêşkêş kiribûn daxwaz bûn sê bendên serekeê pêşî girêdayî zimanê Kurdî bûn yek jê gotibûn bila zimanê Kurdî bibe zimanê fermî li herêma Kurdistanê yanî li Kurdistana vê derê duyem divê ew qaymeqam û mudîr nahiyeyî ku li vê derê tayîn dibin divê Kurd bin û bi Kurdî zanibin sêyem divê zimanê Kurdî zimanê yanî sê bend girêdayî nazanim ew bendê sêyem çi ye bedaxwe piştî 110 salan heta niha ew demeke li Hewlêr dijîm heta ew weslê marketekan weslê supermarketan bi erebî ne ew dîtina gileyt heye gileyê min gewre ye gileyekî gewre ye ew gileya radestî serkirdeyî hikûmetî Kurdistan dibin hikûmetî herêmî Kurdistan dibin namûsa li hakim û emîran tawan çi ye şair û feqîran ême li destman da niye katî diçim supermarket ew weslî bi erebî dibînim wallahî tore dibim min رقم العربي نية العربي حزدكم جا عربي حزدكم ومن بعربي دنوسم عربي نوسم باش ليه يعني أواز شتكي استراتيجيكا دبين خطك الصورة شيء نابي بيش ما ماركت بيش ما سوبر ماركت وصلك بمندن من لهرمي كردستان مدصلات كردية وصلة بعربي به كواتنا ما انتواني وباش خدمتي زماني كردي بكين خدمت نبوية يعني أو وصلة سيستمة كي آسانة أو سيستم داخلي أو جهاز بكري تواو باشا أم إيجار بابي نسر دوخي زماني كردي لروج آوا بله روج آوا من 35 سالان بني كو دركبم لروج آوا جيان كرت 35 سالك كزماني كردي قد غبو براستي لبن دصلاتي بعث دا دبن دصلاتا بعث دا زي فقر بكرمانجي زماني ما قد خبو سترانين بكردي قد خبون نفيسينا بكردي قد خبو يعني ام بيجن هلبستك افيني بكردي قد خبو مثلا نا سياسة بو نا بوليتيكا بو مثلا زمان ملتكي بو بشتي دمك يعني هنكي رجيما بعث بنسستكر هن كتابين كردي تشابون هن چالاكي بكردي تشي دبون حكومتها بعث شعبي خوجيه دقرتن يعني دقوت خمناك فستيفال هنر وچاندي تشي دبون بكردي پشتی وی ام درباسی قناخ قدمون قناخ انها 2012 اوورده بله اداره ذاتی چه بویه لور کردی هناك گشدان چه بو وشانخانه هنه به کردی نه بله کتابه به کردی چاپ دبن پیشانگی کتابه چه دبن اما همو به کردی نه اما هنگاوی باشم من باش دبین تبي کو ایدئولوژیا د ناف ده او تشتكي لنا رازي ملا او ایدئولوژیا تکلی ناف زمان دبي خراب دبي بداخه ولا روج آوا بوی رنگیه لی باشتره ل زمانی بعث اسکار مو بيجم قالك باشتره هنگاوه کی پر پیش دتره له واتا اگر سیری بکین جیاواستره دوخه استا بچاو دوخي رابردوا کامش هنگاوه کی باش استا دوخه زمانی کردی نه يعني لا روج آوا او کشیا نمایه زمانی کردی قدغبه یان كتابي كي كردي وشهرم وبدزي ببم يان بدزي
شەف بهێرکێکی هەلبەستی چێ بکەم با کەس نەبینێ نا قەدەخەیە سربەستە و گەلێکی باشە گرێدای گوهرینێن سیاسینە زۆر باشە ئەگەڕێمەوە لاتان با بچینە لای میوانەکانی دەرەوەی ستۆدیۆ دکتۆر نەهلە لە بەغداوە لەگەڵمانی گەلێک سوپاس دەکەین ئەمڕۆ وەکو ئاگادار بوون دادگای فیدراڵی کۆمەڵێک بڕیاری دەرکرد بە تایبەت لە هەمبەر پێکاتەکان لە هەرێمی کوردستان کە ئەمڕۆ بۆ خۆتان دەزانن ڕۆژی گیانی زمانی دایکە دەبوو پیرۆزبایی بکرایە ئێوە قسەتان چی بوو لەسەر ئەو هەڵوێستەی دادگای فیدراڵی شەو باش بۆ بینەرانی کوردستان 24 و جیرۆخان زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە سەرەتا سپاس پیرۆزبایی بۆ هەموو کوردان لە هەر چوار پارچەی کوردستان دەکەم بە بۆنی ڕۆژی زمانی دایک بە پێی دستوری عێراق زمانی فەرمی عێراق لە دوو نەتەوە پێک دێ زمانی کوردی و عەرەبیە بۆیە بە باشمان زانی ئێمە وەکو پەرلەمانتارانی فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی عێراق لە سەرەتای دەست بەکاربوونمان لەو خولەدا داوامان کرد وەکو فۆرمی ئەوەی کە هەر پەرلەمانتارێکی تا کورد بێ یاخود عەرەب بێ ئەبێت بە کوردی لەسەر ناوی خۆی بنووسێ و لۆگۆی بە کوردی و بە عەرەبی لەسەر فۆرمەکە هەبێ و هەروەها لە ناو پەرلەمانی عێراقیش هەروەها وەرجێر هەیە بۆ زمانەکە و مافەکی دستوریە کە هەر پەرلەمانتارێکی کورد ئەگەر زمانی عەرەبیش بزانێت بتوانێتن داواکە بە زمانی کوردی شیرین قسە بکاتن و متەرجم هەبێ بۆی تەرجمە بکاتەوە خۆشبەختانە ئەوە یەک لە کارەکانی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان بووە لە پەرلەمانی عێراق ئەمە کاری پێ دەکرێت لە نێو پەرلەمانی عێراق نوێنەرەکانی ئێمە بەمەست نوێنەرە کوردەکانە بە کوردی قسە دەکەن و دواتر تەرجمە بکرێتەوانێ بۆ سەر زمانی عەرەبی ئەمە کاری پێ دەکرێت چونکە ئەمە دەستور ڕێگەی داوە دەستور چەسپاندوێتی بە زمانی کوردی زمانی دووەمە لە عێراقدا بەڵێ ئەگەر هەر پەرلەمانتارێک داوا بکە ئاساییە بە زمانی کوردی قسە بکە و تەرجەمەی لە بۆ بکەنەوە و پەش بە حالی خۆ من زمانی عەرەبی ئەزانم ئەگەر بمەوێ بە کوردی قسە بکەم بە کوردی قسەکەم و پێویستە متەرجم هەبی وەرجێر بۆ ئەوەی زمانەکەم وەرجێڕێتەوە بۆ عەرەبی باشە دکتۆر لە بۆچی لە من بە عەرەبی قسە بکەم بەڵام عەرەبی زانینەکە مادەم ئەو مافە هەیە بۆ بە کوردی قسە ناکەن عەرەبی زانینەکە بۆ ناو کۆبوونەوەکانی لیژنەکان پێویستە پرسیارەکەم ئەوەیە لە نێو پەرلەماندا مادەم ئەو مافەتان هەیە بۆ بە کوردی قسە ناکەن ئەگەر من بڵێم نەمدیوە ڕەنگە ڕاست بێت کە پەرلەمانتارەکان بە کوردی قسە ناکەن بە عەرەبی قسە دەکەن وەڵاهی نەبوو نەریتێک کە بە کوردی قسە بکەن ئەگەنا ڕێگر نییە و هەموو ڕێکارەکانی بۆ قسەکردن بە زمانی کوردی ئاساییەوە باشەکەواتە دکتۆر نەهلە مافی هەیە و دەتوانێت بە کوردی قسە بکە دکتۆر نەهلە لێرە چەندان میوانی ئازیزی وەکو جەنابەت لەگەڵمانان بۆیە با من ئەو پرسیارە بکەم کەواتە ئێوە کەمتەرخە من کە دەڵێم ئێوە مەبەستم تەنها تۆ نییە مەبەستم نوێنەرانی کوردە لە پەرلەمانی عێراق ئێوە کەمتەرخە من لە بەرامبەر زمانی کوردی مافتان هەیە دەستور ڕێگەی داوە بەڵام قسەی پێ ناکەن بۆ بەڕێستاڕوونی بکەوە من جگەلەوەی ئەندام لە لوژنەی خوێنی باڵا ئەندامیشم لە لوژنەی ڕۆشنبیری و گەشت و گوزار و ڕاگەیاندن لە پەرلەمانی عێراق سەردانی ئەوەی دارە نەشر لە تباع کوردیمان کرد هەندێک کەم و کوڕیان هەبوو کادریان نەبوو زمانی کوردی بزانن بۆیە پێشنیارمان کرد لە بۆیان کە دەست بەجێ خولیان بۆ بکەینەوە بۆ ئەوەی زمانی کوردی فێربوون ئەو فەرمانبەرانەی کە لە ناو فەرمانگەکانی تایبەتە بە کوردی فێرە زمانی کوردی بنەوە یعنی قسە بکەم بە کوردی لە ناو ئەو دام و دەستگای تایبەتن بە وەزارەتی ڕۆشنبیری و ئێمە لە پەرلەمانی عێراق کارمان کردووە لەسەر بابەتی زمان هەم لە خوێندنی باڵا هەم لە لوژنەی ڕۆشنبیری لە بۆ ئەوەی کە بتوانین زیاتر زمانی کوردی پەربا بکەین
چونکە هەر نەتەوەیەک بە زمان و جلوبەرگ و کەلتور و مێژووی خۆی دەناسرێتن بۆ ئێمە شانازی دەکەین کە کوردین و زمانی شیرینی کوردیشمان هەیە کە ئەو زمانەیە کە ئێمە پەرداکەن لە بەپی ئەو قسانەی بەڕێزت ئێوە کارتان کردووە خزمەتتان کردووە بۆی زمانی کوردی پەرەی پێ بدەن بەڵام پرسیارەکەی منیش ئەوەیە کەواتە ئێوە خۆتان بۆ جێبەجێ ناکەن لە نێو پەرلەمانی عێراقدا کە ئەمە مافە خۆلێتان زەود نەکراوە ئەم مافە دراوە بە ئێوە بۆ نایکەن ئەوە دکتۆر فەریادیش پشتگیری قسەکەی منەکە ڕادەیەک یارمەتیم بن ماناوایەک وەکو جەنابتان فەرمووتە کەمتەر خەمیەکە لەوانەوەی ینی کەمتەر خەمیەکە نابێت کەمتەرخەم نەبووینە بە کەمتەرخەمی بەڵام ڕێگەشی پێدراوە و هەندێک پەرلەمانتار ینی قسەشیان پێ کردووە لە ناو هۆڵی پەرلەمان و پرسیاریان کردووە بە کوردی و مداخلەیان کردووە بە کوردی کەس ڕێگر نەبووە و کەمتەرخەمیش نەبوونە لەو بابەتە دکتۆر نەهلە دەگەڕێمە وڵات دەچمە لای بەڕێز ئەحمەدکانی لێرەوە سڵاوی بۆ دەنێرین زۆر سوپاس کە ئامادەی لەگەڵمان لا دیاربەکرەوە لەگەڵمانە بەڕێز ئەحمەد تا ئێستا زمانی کوردی لە باکووری کوردستان لە ژێر هەڕەشە و مەترسیدایە ئەمانەوێ لە زاری تۆ بزانین ڕەوش و دۆخی زمانی کوردی چۆنە ئایا لاوازی کردووە ئەو هەڕەشانێک کە لەسەر زمانی دایکە بله بری که از برسوا پرساته بدم از دخوازم به مناسبت روژا زمان دایکه روژا زمان دایکه یا جهانی پیروز بکم و پشتی ویچی روشا زمان کردی لباکوری کردستانی به کورتی از کارم محاب بیشم هر ببوره دنگ لمد و دیگره گلو پروبلم هاوکارانم یارمەتی بن ئەو کێشەی بۆ چاگەکەن بەڵێ دەنگێ بەڵێ بۆ چاگەکەن هاوکارانم بەڵێ بله کەرم کەن نا بله روشا زمان کردی لباکوری کردستانی بو که آستا ایرو بری که ام جوارا پیشکش بکن از دخوازم بالی بکشینم سر برهم کی که بله بختیار علی رومانک بناو بختیار علی نال سر ماسامنه رومانک بناو داگرکردنا تاریخی نووسیه اف رمان بو که از بالی بکشیم سر روشا باکور فیکشنه یعنی وک هوناندیه لید حقیقت خدا روشا زمان هلوستا دولتا که باکور کردستان داگر کریه لبر شاوار را دخه دوی آستا نها گرم بینن نها لباکور کردستان دو دیالکتین کردی هنه یک کرمانچیه یک جی زازاکیه روشا کرمانچی یا زازاکی باشتره ده قادا خواندنه و ده ناف گلدا لیبله روشا زازاکی داخیانی اونسکوی دا ده ناف خطره دا یعنی وک زمانی کج هوله رابه هاتیه داناسین دویواره دا نا روشا زمان لباکور مرد کاره ببیشه هریشه لسر زمان زیدنه و دخطره ده یعنی روشا زمان لباکور دقره مولات کاغ احمد دکتۆر فەریاد پێم خۆشە بە چەند خاڵێک بۆمان دەستنیشان بکەی ئەو مەترسیانەی لەسەر زمانی کوردی هەیە کامانن ئەگەر لە تۆ بپرسم سپاست دەکەم بەر لەوەی بێمە سەر ئەو وەرامی ئەو پرسیارە بەمەوە
ئەمەوێ ڕوونکردنەوەیەکی کورت بۆ برای خۆشەویستم بدەم کە ساڵێک لەمەوبەر سەرۆک وزەرای ئەوەی کە ڕەخنەی گرت بڕیارێک فەرمانێک دەرچوو کە کاک مەسعود بارزانی دەری کرد داوای لە 3 بەڕێوەبەرایەتی گشتی دام و دەستگای کوردستان کرد کە هەوڵی ئەوە بدەن زمانی کوردی دەبێ بۆ بیانیان ئامادە بکرێ و هەموو بیانیە کە دێتە کوردستانەوە دەبێ زمانی کوردی هین ببێ ئەبێ فێر ببێ ئەمە بەداخەوە ساڵێکی بەسەرا تێپەڕیوە کە دەبوو ئێمە ئەو کارە بکەین من سوپاسیەکەم لێرەوە کە پشتگیری ئەو کارە زۆر دەکات من خۆم یەکێکم لەوانە لە مانگەکانی داهاتووە زمانی کوردی بە ئاسانی فێربوون بە 12 زمانی جیهانی بڵاو دەکەینەوە پشتگیری بێگومان سەرۆکوزەرای هەرێمی کوردستانی تێدایە ئەو زمانانە بۆ نمونە بۆ جاری یەکەم ئەبێ ئەو بیانیانەی کێنە ئەم وڵاتە و با بڵێن چینین کتێبێکیان لەبەردەستا ئەبێ بۆ ئەوەی زمانی کوردی سەرەتای زمانی کوردی دکتۆر ئەتەوێ بڵێ ئەمە پرۆژەیەکی نوێیە ئەمە کێ کردوێتی کێ ئەنجامی داوە کە ئەڵێ حکوومەت پشتگیریمانەکات پێم خۆشە تۆزێ بە کورتی بچیتە ناو ئەم پرۆژەیە لە ڕاستیە پرۆژەکە پرۆژەی ئێمەیە پرۆژەکە لێرن بە ئەنجام نەئەگەێنرا لە ئەڵمانیا تیمێکمان دروست کردووە کە 12 زمانەوانی بە 12 زمانی جیهانی تێدایە بۆ نمونە مامۆستایەکی ئەکادیمی تێدایە کە اختصاصی زمانی چینیە لە ئەڵمانیەوە کارەکە ئەکا بە چینی لەژێر چاودێری خۆمە بۆ نمونە بە کۆریانی ئەو کارە دەکەین بۆ نمونە بە عەرەبی دەیکەین بە فارسی دەیکەین بەو زمانانەی کە لەبەردەستایە کارەکە ئامانجتان چییە؟ ئامانجمان ئەوەیە کە ئەو فەرمانەی کە ئەو بڕیارەی کە دراوە سەرۆکوزەرا داوێتی ئەو فەرمانە بە ئەنجام بێنین بە زووترین کات بۆ ئەوەی ئەو بیانیانەی وەکو برای خۆشەویستم جان دۆست باسی کرد بافێکی ڕەوای خۆیەتی ئەچیتە چێشخانەیەک لە چێشخانەکان نەک ئەوە بە عەرەبی بە ئینگلیزی بە تورکی بە هەموو زمانی قسەت لەگەڵا دەکات تەنیا بە کوردی لێت ناپرسێت و چ دەخوازی باشە دکتۆر ئەم هەنگاوە وا ناوت ناوە کە سەرۆکوەزیران تاجێکی دیکەی ناوەتە سەر زمانی کوردی بەڵێ ئەتوانی بەو شێوەیە بڵێ کە ئاگاداری ئەوەیە کە با بڵین مەترسیەکی گەورە لەسەر زمانەکە هەیە ئەم مەترسیەش بە ڕێز نەگرتنە ئەوانەی کە دێنە ئەم وڵاتەوە دەبێت ڕێز لە زمانی کوردی بگرن ڕێز لە تووری کوردی بگرن دەبێ هەوڵی ئەوە بدەن کە لێرە کار دەکەن پارە پەیدا دەکەن لێرە ئەژین زمانی کوردیش زمانێکە لەو زمانانەی وەکو چۆنە خەڵکە فێر بۆ ئانیش فێر بن بەڵێ بەرزجان ئەو هەنگاوە هەنگاوێکی باشە کە دکتۆر باسی کرد بۆ زمانی کوردی من باش دەبینم نها ئەو بیانیان کە تێن کوردستانی ئیش دکن کار دکن عەرەب بن بانگلادێشی بن کوردی قسە دکن کوردی زوو فێر دبن یعنی ئینتگریشن لە کوردستانی هەیە ئەو ژی بەخێرە حکوومەتەیە و بەخێرە ئاسانکردنا ژیانەیە لەوێ دەرێ لێ مەبەستا من لەوێ ئەوەیە و حکوومەت دەبێت گاون ینی هەنگاون گەلک شۆرشگیری باوێژە ینی کوردی بکە زمانی هەرێما کوردستانی بکەمانی ئەز ناوێژ برا پەرلەمانێ وەکو وەنهاوە بەحث کردە و دکتۆرە نەهلا ئەو تشتێکی دنە لێ لە کوردستانی ئەگەر زمانی ژیانێ نەک زمانی دبستانی و فێرکردنی نە کوردی بە خەتەرە لەسەر زمانی کوردی یعنی ئەو وەسڵەکە ئەگەر بە عەرەبی بێ بەڕاستی ئەمن شۆک دەبن بۆ عەرەبیە ینی ممکنە لە بەغدان ها وەصل هەرێ بە ئینگلیزی بن یان بە فەرەنسی بن نەمعقولە هەر وڵاتێک بە زمانی خۆیە ئێمە کورد خەباتی ملەتی کورد شەهید بوونێ پێشمەرگان شەهید بوونێ شەروانێن کوردان ji بۆ زمانە کاک ئەحمەد دەزانێت دکتۆر ئەحمەد دەزانێت لە باکووری کوردستانی حتا نەها زمانی کوردی نەبوویە فەرمی دنیا هاتیە گوهراندن دنیا بووە دنیاەکەدن شەڕی زمانی کوردی بە سیستەماتیک تێکردن مادام ئەو شەر تێکرد دەبێ ئەنجی تشتێکی بکن لە کوردستانی باکووری بەڕاستی لە بەشی باکوور دوژمنایەتی لەگەڵ کووردا دەکەن سیاسەتێکی سڕینەوەیە کە 100 ساڵە دەوڵەتی تورک دەیەوێت کورد بسڕێتەوە لەوێ کە لە زمانەوە دەستی چونکە نەتەوەیە گەگەر تۆ هات و زمانەکەی سڕیەوە کولتورەکەی سڕیەوە مانای
خۆشی ئەسخریتەوە بەڕاستی گەورەیە لە کوردستان لە بەشی باکوورە زۆر بە گەورەی دەیبینم کە تا ئێستا کرمانجی ماوە و کرمانجی زیندووە ئەمە دەگەڕێتەوە بۆ دایکە خۆشەویستانەی کە مناڵەکانیان بە کرمانجی بەخێو دەکەن گەورە دەکەن پەروەردەیان بەڵام دەکەن. دکتۆر فەریاد من بۆچی لەسەر ئەو باسە کەمێک ڕۆشتم لەگەڵ دکتۆر نەهلەکە سوپاسێکم وەڵامی پرسیارەکانی دایەوە لەگەڵ ئەو هەموو مەترسیەدا بەڵام لە پەرلەمانی تورکیا هەندێک جار دەبینین کە نوێنەرەکان بە کوردی قسە دەکەن کە چەند دوایی سزا ئەدرێن و سزایەکی گەورەش ئەدرێن یعنی ئەو پەرلەمانتارانەکە ئەکەونە قسە و ڕەبی و ڕای خۆیان دەرئەبرن لە پەرلەمانە سزایەکی زۆر گەوریان دەبێت ئەمە ئەو پەڕی هیچ مافێکیان نییە وەکو پەرلەمەنتار مافی خۆیان ناتوانن بە هەر زمانێک قسە بکەن بەڵام کە بە کوردی قسە گرفت لەوایە من ئینسیکلۆپێدیایەکی تورشیم لەبەر دەستایە ئەم ئینسیکلۆپیدیایە دەبەرگە لەم دەبەرگا و شەیەکی تیانەکە کوردی بێ ئەوان تا ئەمڕۆژ بە زمانەکەی ئێمە ئەڵێن کوردی شاخاوی ئەمە ڕاستی نییە هیچ زانستکارێکی تورکی متمانەی پێ ناکرێ لە بابەتی زانستی زمانە چونکە ئەو وشە کوردیانەی کە وەریان گرتووە بە وشەی تورکی دادەنێن ئەمە کارێکی ئەو توە ئەو چەوسانەوەی زمانی کوردی کە لە تورکیادا دەکرێت بێوێنەیە لە هیچ جێگایەک بەو شێوەیە نیە سڕینەوەی نەتەوەیەکە سڕینەوەی کولتوریەتی سڕینەوەی مێژوویەتی سڕینەوەی زمانێتی بەس یەک دقە بەس بە کورتی پێم بڵێ بۆی بچمە لای کاک زۆر بە کورتی ڕاستە بەڵام ملەتی مەی لە باکوور ئەوش سوژدارن ملەتی مەی کورد لە باکوور سوجێ وان هەیە فێربوونێک زمانی کوردی نەما وەک بەرەیە ئەو چەوساندن نەمایە لێ ملەتی کورد بخوا ئاسیمیلە دکە لە دیاربەکر لە جزیرێ لە هەر دەرێ ملەتی کورد ینی دووری زمانی خۆچوویە ئەو بخوا فێر ناکات ئەگەر یارمەتیم بیتخوا ڕستەیەک ئێمە بەداخەوە لێرە لە باشووری شەوڵێکی ئەوەمان نەداوە کە بەشێکی گەورە لە کولتوری زمانی ئێرە لەو شێوەزاری کە پێی ئەدوێن بیگەینینە ناوبرا کوردەکانمانەوە لە باکوور من کتێبێکم بەدەستەوەیە بۆ فێربوونی زمانی تورکی ئەم کتێبە بە تیپی لاتینی و بە تیپی عەرەبیە مانای وایە لە ڕێگایەوە هەوڵی ئەوە ئەدەم کە برا کرمانجەکانمان لە سۆرانی نزیک بکەمەوە ئەمە کارێکی گرنگە ئێمە ئەبێ دەست بەم کارانە دەست خۆش دکتۆر دەگەڕێمە وڵاتان بۆی حەقی میوانەکانی دیکەش بین بەڕێز ئەحمەد ئێمە باسی مەترسی و هەڕەشەکان لەسەر زمانی کوردی لە باکووری کوردستان دەکەین ئێوە وەکو شارەزایان و پسپۆڕان و ئەکادیمیست چیتان کردووە چه هەنگاوێکتان ناوە بۆ پاراستنی ئەم زمانە چیتان پێکراوە بله نها از خوازم سریدا بالی بکشینم سر جنوسایدا لباکوری کردستانه یعنی لهمبر زمان کردی هلوستا دولتا داگرکر وک جنوسایت دست پیکریه 100 ساله زمان کردی هینا لدبر دولتا ترکیه وەک زمانی نەناس تێ بناوکردنێ یعنی بفکرن دەولەتێکی کو 30 ملیۆن هەموەلاتیە وی کورد بن دەما ku bi kurdî bê axaftinê bêje zimankî nayênasîn ev helwesta dewletê bi rastî 100 sal bê navber didome yani brez jandost go henek bakurî yani Kurdê bakurî li ziman xwedî dernakevin di sala 2012 da mafê her hefteyek 2 saet ji bo dersa Kurdî hat qebûlkirinê lê ew jî bi awakî yasayî çê nebû gotin zimanê ku zindîn e zimanê ku hêna dijîn yanî di qanûnê da negotin zimanê Kurdî gotin zimanê dijîn bi vî navkirin yanî di rêzekname destûra Tirkiyeyê hêna jî Kurdî nehatiye pejirandin wek ziman yanî bi fermî dewleta Tirkiye dibêje Kurd
تركي تشاينه يعني بالسر برفي چونه و دنگی برفی کرد شکیه بناوی کرد وسا خود چیایی ندبه یعنی دولت ترکا دا هینا جی اویاناتیه پارا یعنی ناولیناتیه کرنه لی ام وی دو ساعته که دو هفته کی دا تنه 2 ساعت درسا فرمی دانه ما به هلوسته کی باش پیشوازی لیکر و ام کتن از وقت ماموسته کردی کتم درسی برا زحمت تنه دجی که دا ماموسته جان دوست ماف ددمه که بله برا زحمت چاوەڕێ دەکەن زمانی کوردی هەر لەو دۆخەدا بمێنێتەوە لە باکووری کوردستان؟ ناخیر تەکۆشینا me berdewame اینجا منیش ئەمەوێ باسی تێکۆشینی خۆتانم بۆ بکەی هەنگاوەکانتان چی دەبێ؟ ها بله نها مثلا الولاد بناوی پلاتفورما زمان کردی نه پارتی کردا لهو کریه پلاتفورم آوا کرنه جبوی که باکور کردستان زمان کردی به زمان فرمی و به زمان پرورده اف روژا زمان دایکی یا جهان ام بوی مناسبت آستا و تکوشین بلندکن ایرو دیسا لپارلمنتو یا ترکیه پارلمنترا دما آخافتن کرن دنگی وان هاتن برینه نایلن با آخفن پارلمنتو انجمن هری بالایه بتفی ویجی دیسا جی پیشا کردی دبرن لی ام جبونا که به زمان فرمی کردی به زمان فرمی و به زمان پرورده تکوشینا خو دکن همو یعنی نه پارتی لباکور کردستان لهو کرنه پلاتفورم آوا کرنه در ریا سیاسی دا تکوشین دکن ام وک اکادمیسیان و ام بیشن ماموسته ام جی کاری خود دکن دبستان دا درسان ددن تز دکترای بکردی دنویسینن لی مخابن د فرمیت ده هی ناجی اجنبیه دست خوش برس نهله زۆر دابڕین لیت داوای لێبوردنەکەم بەڵام ئێستا حەق تێمێک کە قسەی خۆت بکەیت و کاتە ئەدەمێ ئێمە باسمان کرد کە لە دەستوری عێراقدا بە پێی مادەی 4 زمانی کوردی بە فەرمی ناسێنراوە و دووەم زمانە لە عێراقدا کەواتە با بپرسین ئایا لە دام و دەستگا فەرمیەکاندا زمانی کوردی بە تەواوەتی بەکاردێیا لەسەر بەڵگەنامەکان دەتوانن زمانی کوردی بەکاربێنن؟ بەڵێ ژیرۆخان بەنسبەت نووسراوەکانی فەرمی وەکو ئاماژەم پێکرد لە ناو پەرلەمانی عێراق بە فەرمی نووسراوەکان ئەو فۆرمەی کە پەرلەمانتار نووسراوی پێدەکا لۆگۆی بە کوردی ناوی کۆماری عێراق لێ نووسراوە بە کوردی ئەبێ یعنی چۆن بە عەرەبی نووسرا جمهوریەت العێراق الاتحادی فیدرال ئەوەش بە کوردی هەماشت لە بەرامبەر نووسراوە و خودی جێگیری سەرۆکی پەرلەمان ئەگەر ئەو نووسراوە ئەو فۆرمە بە کوردی نەکرێ هیچ نووسراوی بۆ هیچ پەرلەمانتارێک واژوو ناکاتن ئەوە یەک لە هەنگاوەکانی کە بۆ ئەوەیە زمانی کوردی لەوێ بچەسپێنی لە ناو پەرلەمانی عێراق و نووسراوەکانی کە بە کوردی ژێ زۆر ئاساییە داوای وەرجێڕەکەن بۆ ئەوەی بیخوێنەوە تێبگەن اینجا ئەوان بەرامبەرەکە یاخود بە عەرەبی وەڵامی داتەوە چونکە کێشەی ئەوەمان هەیە یعنی ئەوەی تایپی کوردی ئەکەن لەوێندەر ئەو کێشەشمان هەیە بە سەبارەت لە ناو خودی پەرلەمان و لە ناو ژووری فەرمانبەرەکان بۆیە کاتی کە پێویستیان پێبێ ئەو ئێمە هاوکاریانە بین حتا ئەگە ئیشی ئێمەش نەبێتن بەڵام هاوکاریانەکەین بۆ ئەوەی بتوانین زمانی کوردی زیاتر بەرپا بکەین لە ناو هەر نەبێ کەمترین شت لە ناو پەرلەمان بەیانیان کە ئەچینە لای فەرمانبەرەکان بە کوردی بەیانی باشیان لێکەین و فێریانیشەکە لێ ئێوەش فێر بن زمانی کوردی وەڵاماندنە بۆ ئێمە فێرە عەرەبی بوون ئێوەشە بێ فێرە کوردی بن
خۆشببختانە دکتۆر نەهلا وەڵامانە دەنەوە فێرش بوونە ڕۆژانە ئەوانش بە کوردی سەلامان لێ دەکەن و بەیانی باش لەکەین. بەڵێ دکتۆر نەهلا ئێوە لە بەغدان هیچ مەترسیەکە بینن لەوێوە لەسەر زمانی کوردی هیچ هەوڵێک هەیە بۆ سڕینەوەی زمانی کوردی بۆچی ئەو پرسیاراکەم لە ماوەکانی ڕابردووە هەندێک هەواڵ بڵاو بۆ هەتاوا بزانم هەڵە نەبم خەریب ببێتە بڕیاریش کە نووسینی کوردی لەسەر بەڵگەنامەکان لا ببرێ بە تەواتی بە تایبەت لە کەرکووکە کە ئەوە هەڵایەکی لەسەر دروست بوو جێبەجێ نەکرا کەواتە پێمان بڵێت چ مەترسیەک دەبێنن ئێوە لەسەر زمانی کوردی ئایا هیچ هەوڵێک هەیە بۆ سڕینەوەی زمانی کوردی؟ ئەو هەوڵانەیە کە هەبێتنیش ئێمە ناهێن هەوڵەکان بەسەر بکەوێت بەعکسەوە ڕەتی دەدەینەوە بۆ نمونە ئێمە ئێستا هەوڵی ئەدەین بۆ بەشی زمانی کوردی لە کۆلێژی ئاداب لە زانکۆی بەغدا کێشەی مامۆستای زمانی کوردی هەیە هەوڵە دەین کە لەگەر زانکۆکانی کوردستان هەماهەنگێک بکەین بۆ ئەوەی مامۆستامان بۆ بنێرن کە تایبەتمەندی زمانی کوردیان هەیە چ لە ڕێزمان بیت چ لە ئەدەب بیتن بۆ ئەوەی نەهێنین مەثەل بەشی زمانی کوردی لە زانکۆی بەغدا کەم و کوڕی لەلایەنی مامۆستای پێویستی هەبێتن لە هەر شوێنێک ئێمە پێی بزانین کە بەترسی لەسەر زمانی کوردی هەیە دڵنیا بن کەمتەر خەم نابین و بەعکسەوە ئێمە ئیشی لەسەرەکەین و خۆشمان هەوڵە دێن لە هەموو بوارەکانە چ لەلایەنی ئەکادیمی بی بەراخود لایەنی ڕۆشنبیری بی کە زمانی کوردی بیکەینە زمانێک زیاتر خەڵک قسەی پێ بکاتن ئەوانی کە لە شاری بەغداژی بەڕێستان ئەندامی لیژنەی خوێندنی باڵان لە پەرلەمانی عێراق لە ماوەکانی ڕابردوودا ڕەنگە تا ئێستاش ئەو کێشەیە بەردەوام بێت جیاوازی لە نێوان مامۆستاکان دەکرا لە ناوەندەکانی خوێندن مەبەستم مامۆستا کوردەکان لەگەڵ عەرەبەکان ئایا ئەو کێشەیە بەکوێ گەیشتووە ئێستاش هەر بەردەوامە ئەو کێشەیە ئەو جیاوازیە هەیە ئەگەر بەڵێ ئەو جیاوازیە بۆچی دروست بووە ئێوە چۆن دەیبینن چه هەوڵێکتان داوە بۆی چارەسەر بکرێ؟ ببوورە پرسیارەکە تێنەگەیشتم یعنی چۆن جیاوازی کراو لە شوێن لە لە ڕووی موچەوە لە ڕووی دەسەڵاتەوە لە ڕووی مەکانەتیانەوە شوێنیانەوە لە ڕووی پێگەیانەوە جیاوازی ئەکرێ ئێوە هەستان بۆ جیاوازیە کردووە هیچ گلەیەک و سەرنجێک هاتۆ بۆ لای ئێوە چیتان کردو بۆی ئەم جیاوازیە نەهێڵن لە ناوەندەکانی خوێندن؟ ئەو کێشانە ڕوبەڕوومان دەبێتەوە زیاتر لە سنووری مادەی 140 ناوچەکانی دەرەوەی ئەو مادە هەروەها شاری کەرکووک شاری کەرکووکی 100,000 ئەو کێشانەما ڕوبەڕوو دەبنەوە لەلایەن مامۆستایەکانەوە بەڵام ئێمە دەست بەجێ ڕێکاری یاسایی لە گەریان دەکەینە بەر بۆ نمونە پێشماوەیەک لەسەر ئاڵای کوردستان ئەو کێشەمان هاتە بەر لە قوتابخانەکانی شاری کەرکووک کە ناکرێت ئاڵای کوردستان هەڵ بکرێت دەست بەجێ ئێمە سەردانی وەزیری پەروەردەماکە لەگەڵ فراکسیۆنی پارتی و پێمان وت ئەبێ ئەوە مافێکی دستوریە کە ئەو ئاڵایە ئەبێت بمینێ و فەرمانەکەی کە بەڕێوەبەرە گشتێکە دەری کردبوو هەڵی وەشاندەوە و سەبارەت بە زمانی کوردیش هەماشت لە هەر شوێنێک گلەیە و گازاندەیەک یاخود پێشێلکارێک هەبی لە بەنسبەت زمانی کوردەوە ئێمە دەست بەجێ ئیشی خۆمانەکەین و کاری جدی لەسەر دەست خۆش دکتۆر نەهلا دکتۆر فەریاد ئێستا ئێمە کۆمەلگای کوردی باسەکەم هەمووان بەڕێزجان هەوڵی ئەوە ئەدەین کە فێری زمانی دووەم و سێم بین شتێکی باشەکەین یا خراپەکەین ئایا کاریگەری لەسەر زمانی دایک دروست دەکات؟ فێربوونی زمانی دووەم ئەبێ دەستنیشانی بکەی لە سەردەمێکە پێویستە ئەو منداڵەیە ئەو کەسە زمانی دووەم فێر بێ وەکو ئێمە لە وڵاتەکانی ئەوروپادا دەیبینین زمانی دووەم لە پۆلی سێوە پێشکەش دەکرێت بە شێوەیەکی سادە و ساکار نەک لە دایەنگەوە لە دایەنگا هەندێک قوتابخانەی هەندێک جێگای تایبەتی هەیە کە بە دوو زمانی ئەو کەسانە بەخێوەکەن بۆ نمونە دایکەکە ئەڵمانە باوکەکە ئینگلیزە لەویا بە هەردوو زمانەکە پەروەردەیانەکەن و منداڵەکە بە دوو زمان گەورە دەبێت گرفتی ئێمە لێرە ئەوەیە ئێمە لە کۆمەلگایەکی کوردیە ئەژینە ئەو منداڵە پێویستی بەوەیە کە زمانی دایکی بەباشی فێر ببێ اینجا زمانی دووەم فێر ببێ من ڕستەیەکمە هەمیشە دووبارەیەکەمەوە ئەڵێم ئەو کەسەی کە زمانی دایکی بەباشی نەزانێ لە توانایان نابێ زمانێکی بێگانە
بە ئاسانی فێر ببێ کەوا بێ مەرجێکی سەرەکی لە زانایی تۆ لە زماندا بۆ فێربوونی زمانێکی بێگانە ئەوەیە کە زمانی یەکەمت کە زمانی دایکدا زمانێکی پتەو بێ لەبەرەوە بەڕاستی ئێمە ئەبێ تۆ پرۆگرام پرۆسەکە لێرە چۆ نەبینی دکتۆر چونکە ئێستا بەتایبەت لە گەنجەکانمان زمانی دووهەم کە زمانی ئینگلیزیە زۆر بەکاری دێنن لەگەڵ یەکە ئاخاوتنی پێیەکان و جۆرێک لە شانازی پێواکەن بە زمانی بەڕاستی ئەو شانازیە بە پێچەوانەوە بەسەریاندا دەشتێتەوە و کە گەورە بوون ئەو ڕۆژە دێ کە دەبینن زمانی دایشیان پووکاوەتەوە بەباشی گفتوگۆی پێ ناکەن زمانی یەکەمیشیان فریایان ناکەوێت بزمانی دووەممە بەسمە فریایان ناکەوێت لەبەرەوە ئێمە پێویستە وەزارەتی پەروەردە پێویستە دام و دەستگاکانی میریمان هەوڵی ئەوە بدەن کە ئەو بۆشاییە پڕ بکرێتەوە ئێمە بێ ئەو قوتابخانە ئەهلیانەی کە کراونەتەوە نابێ پشتگویان بخەین ئەبێ بەردەوام کۆنتترۆلیان بکەین ئەبێ بزانین لەو کتێبانە چین بە چ جۆرێک مناڵەکانمان لەو قوتابخانانە پەروەردە ئەکەن ئێمە دەبێ مناڵەکە وا لێ بکەین ئەگەر دایشێک کورد بێ باوکەکەی ئینگلیز بێ ئەڵمان بیان فەڕەنسی بێ ئەمە بابەتێکی ترە ئەمە ئەگەر خۆیان بیانەوێ بە دوو زمان گەورەی بکەن ئەمە ئەو مناڵە بە دوو زمانەکە پەروەردە بێ ئەبە ڕێگاوە بەڵام من ڕەخنم لەوانە هەیە لەو دایک و باوکانە هەیە بەداخەوە ئەڵێم کە خۆیان لە ماڵەوە لەگەڵ منداڵەکانیانە بە کوردی قسە دەکەن بەڵام دایانێن لە قوتابخانەیە کە یا دایانگەیەک کە بە ئینگلیزی لەگەڵیان ئێمە شتێکی باشمان نەکردووە کە مناڵەکانمان ناردۆتە دایانگەیەکی تایبەت بۆ ئەوی کە فێری زمانی ئینگلیزی بێت لە بچووکیەوە ئێمە پێمان وا بۆ شتێکی باشە مناڵ زووتر فێر ئەبێ بۆی کە گەورە بێت باشتر وەری دەگرێت ئەمە باشمان نەکرد نەخێر باشمان نەکردووە و بابەتێکی تریش هەیە بەڕاستی ئەبێ پەنجەی بۆ درێژ بکەم ئەویش ئەوەیە کە ئەگەر بێت و بایەخ بە زمانەکە نەدەن دایک و باوکەکە مناڵەکە کلۆر دەبێت لە زمانی کوردیا و زمانەکە بەباشی فێر نابێ خۆشیان دەرچی پێ ئەوەی کە من بەلامەوە زۆر گرفتێکی گەورەیە ئەو دایەنانەیە کە لە ماڵەکاندا کار دەکەن بۆ نمونە تۆ منداڵێکی پچکۆلێ هەیە لە ماڵەوە داینێکی گرتووە دایەنەکە بە زمانی کوردی نازانێت لەگەڵ مناڵەکە قسە بکە ناتوانێت لای بۆ بکە ناتوانێت گۆرانی بۆ بڵێ ئیتر تۆ ئەم مناڵە خۆت پەروەردەی ناکەیت کەسێک پەروەردەی ئەکا کە بەڕاستی پەیوەندی نییە بە زمانی کوردیەوە ئەمە گرفتیەکە داوا لە دایک و باوکەکان ئەەکەم بە هەموو ڕێزێکمەوە چاودێری ئەوە بکەن کە ئەو مناڵانیان بەداخەوە ئەو زمانە شیرینەی کە نۆمانگ لە چی دایکیانە گوێیان لێ بووە بیستویانە دایکیان گۆرانی پێوتۆ ئەو زمانە شیرینیان لێ ئەپسڕێ داینێکیان هەیە لە ماڵەوە ئەم دایەنە زمانەکەیان نازانێ ئەوە بەس نییە مناڵەکە ڕابژەنی ئەوە بەشی ئەوە ناکە پێویستە لە ماڵەوە ئاگاداری ئەوە بن کە ئەو منداڵانە ئەبێ زمانی دایکیان پێشکەش پێ ئەمە تاوانە ئەمە من وەک پەروەرێک ئەڵێم ئەمە تاوانێکە بەرامبەر بە منداڵێکەکرێ کە ئەم منداڵە مافی هەیە زمانی دایکی بزانێت بەڕاستی ئەمە تاوانە ئەمە تاوانە و بە ئاشکراش دانی من مافپەروەرم بەڵێ ئەمە ئەوان ئەبێ حەز بۆ بکەن کە تاوانێکە بەرامبەر بە منداڵێک دەیکەین کە ناتوانێت بەرگری لە خۆی دەستخۆش بەڕێزجان بەڕێستان ئەدیب و ڕۆمان نووسن تا چەندە زمانی کوردی ڕنگدانەوەی هەبووە لە ئەدەبیاتی کوردیدا بەبەستم نێو کتێبەکان و بڵاوکراوەکانە نووسراوەکان یعنی زمانی کوردی حتا نەها بڕێە ئەدەبیاتی هاتیە پاراستن برێە دایک و باوێن کۆ زمانێکی دن نزانبوون هاتیە پاراستن زمانێکی دن نزانن بەێ ینی ئەگەر زمانێکی دزانبوونا زمانی ینی تێک لێ ئەخوازم ببێژم تشتێک گرنگ دوێ مەسلێدا مەسەلا زمانی دایکێدا ماڵە لە داینگەدا لە دبستاندا چ زمانی فێرتا هاوڕای دکتۆر فەریادی هاوڕامێت بەس چییە لە ماڵ ئەگەر دایک و باوک یان خوشک و برا کوردی بزان بن ینی زمانی دایکێ لەگەل زارۆکی خوا قسە بکەن بوانە بەئاخەن بە زمانی وان لە دبستان چ زمانی فێر دەبن قەیناکە ئێ من دوو منداڵێ من هەنە لە ئەڵمانیا لە دایک بوون هەردووک لە ئەڵمانیا لە دایک بوون چوونە داینگە چوونە دبستان چوونە زانکۆ هەموو بە ئەڵمانی و ئینگلیزی لێ کوردی پرفێک دەزانن چۆن پرفێک دەزانن ئەوە تەجروبەی منە چونکە لە ماڵ کوردی بوو کوردی دەستەڵات بوو کوردی سەردەست بوو
ئەگەر لە ماڵ دکتۆر بەدڵێتی من زۆرم بەدڵە و سوپاسی کاکجان هۆست دەکەم کە باسی منداڵەکانی خۆی لە ئەڵمانیا کرد لێرەوە حەز دەکەم هەموو لایەک ئاگادار بکەمەوە دەوڵەتی تورک بە هەموو دەسەڵاتی خۆیەوە نەیتوانی لە ئەستەمبوڵە کورد لە 100 ساڵی ڕابردووە بتوێنێتەوە بیکا بە تورک عەرەب بە هەموو دەسەڵاتی خۆی لە بەغدا و لە شامە نەیتوانی کورد بتوێنێتەوە بیکا بە عەرەب فارس بە هەموو دەسەڵاتی خۆیەوە لە تارانە نەیتوانی کورد بتوێنێتەوە بیکا بە فارس بەڵام بەداخەوە دەوڵەتە ئەوروپیەکان ئەگەر ئاگاداری منداڵەکانمان نەبین کە لە ئەوروپا گەورە دەبن ئەبن بە ئەڵمان ئەبن بە فەڕەنسی ئەبن بە ئینگلیزی ئەگەر ئەمنەوەیشیان نەبێنەوەی دووەمە بێنەوەی سێمە بێ کەوابێ من داوا لە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان دەکەم کە ئاوڕێک لە پەروەردەکردنی منداڵەکانمان بنەوە کاکجان دۆستی هونەرمەند و نووسەر باسیەوە دەکا ئەڵێ لە ماڵەوە جۆرێکی ئەو تۆم بۆ منداڵەکانم خوڵقاندووە کە کوردەکەیان بەڵام من بە کاکجان دۆست دەڵێم بەداخەوە منداڵەکانی چەند کوردی بزانن ژمارەی زانینەکەیان لە سنوورێکی دیاریکراودایە یعنی لە سنوورێکی دیاریکراو ئەو سنوورە زۆر تەسکە ئەوەی من 40 ساڵە لە ئەڵمانیا لە حکوومەتی ئەڵمان داوای دەکەم و بە راپۆرت بۆیان دەنێرم داوا دەکەم ئەڵێم ئەو منداڵە کوردانەی کە لە قوتابخانەکاندا وەکو منداڵە تورکەکان لە قوتابخانەکاندا مافیەوانێ زمانی کوردیان هەفتەی 2 سەعات پێ بوترێتەوە ئەم مافیان لێ سەنوونێتەوە ئێمە لە ئەڵمانیا بۆ نمونەکە منەتەوایەتی مانای وایە ژمارەمان لە ئەڵمانیا زیاد لە 1,400,000 کوردە مافی خۆمانە داوا لە دەسەڵاتدارانی کورد دەکەم تکالە لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەکەم لە گفتوگوایە لەگەڵ ئەڵمانەکاندا ئەو باسە بێن نەکایەوە داوا لە سەرۆکی هەرێم دەکەم ئەو باسە هەمیشە بێن نەکە من بە دەوری خۆمە و دەورە ئەبینم بەڵام داوا لەوانیش دەکەم لەسەر ئاستی باڵا دەستخۆشی وادارم لێرەوە لە کوردستان 24ەوە پەیامەکەت وەک خۆی گەشت بێت بەڕێزجان قسەکانت تەواوکە و پێم خۆشە بچینەوە سەر پرسیارەکە ئایا ڕنگدانەوەی زمانی کوردی لە بەرهەمە بڵاوکراوەکانە لە ئەدەبیاتی کوردیدا ئایا نووسەران تا چەند خۆیان پابەندن پێوەی نووسەر پابەندن یعنی کاکە ئەحمەد نها باس کرد ڕۆمانێک لەسەر زمانی دایکێ ڕۆمانی کاک بەختیار عەلی داگیرکردنی تاریخی ئێمە ئەوە ینی هەولیمە ئەوە شتێکی زیاتر ئەم ناتوانم بکەن دەبێت دەستگا هەبن دەبێت سازی هەبن کو زمانی کوردی بپارێزن زمان ئەو قەندە گرینگە کە ئەم ڕۆژی جیهانی زمانی دایک لە کوێ هاتیە لە ئەو کەسی بەنگلادێش ئەو خوێندەکاری بەنگلادێش کە خۆپێژاندان چێکردن خوێنیان ڕژاندن بۆ زمانی دایک شتێکی دەنەخۆش بوو شۆڕشەکردن بۆ زمانی دایکێ ئەوە پاکستانیان دەگوت ئوردو زمانی مای و ئەم هەموو مسلمان و قەی ناکە فەرق ناکە فەرق چییە لێوان گوت نا پێویستیمان بە شۆڕشە پێویستیمان بە شۆڕشە بە تایبەت لە کوردستانی باکوور ئەز وێ دەبێژم ئەم دکارن 40 ساڵ شەرە لە باکوور حتانها تابلۆیە لەسەر قبرە مەلای جزیری بە تورکیە دەستخۆش با کاک ئەحمەد جوابمان باتەوە کاک ئەحمەد بەڕێزجان دەڵێ پێویستیمان بە شۆڕشە بۆ زمانی کوردی بە تایبەت لە باکووری کوردستان کەواتە ئێوە چی دەکەن شۆڕشێکی بێچەک و ئەم شەڕە دەبێت کێ بیکات دەنگ نەچووە بەلکی کاک ئەحمەد من پرسیارم لە تۆ کرد کاتم زۆر کەمە وەڵامم بدەرەوە ئەگەر گوێت لە دەنگی منە زۆر کورد وەڵامم بدەرەوە بەێ ئەس نەوە گۆداریت کەم باش من دەنگێت تە نەگرت توش کەرەمەخڕە دووبارە میوانەکانم لە ستۆدیۆ دەڵێن لە باکووری کوردستان دەبێت شۆڕش بکرێت بۆ زمانی کوردی شۆڕشێکی بێچەک کەواتە ئەم شۆڕشە دەبێت کێ بیکا لە باکوور بە کورتی وەڵامم بەرەوە سپاس دەکەم زۆر سپاس بۆ پرسا میوانان براستی کەک ژاندۆست ji rewşa bakur agahdar e ev şoriş li ser milê mamosteyên Kurdî ye û siyasetmedarê Kurda ye divê bi taybetî jî her malek Kurda li bakur bibe dibistanek Kurdî her malek Kurdî min
من پێنج زارۆکێ من هەنە bi Kurdî me fêr bûbûn derdora me digotin malbata zarokê wan bi Kurdî dizanin ew xwe kêm bûn yanî di malan da lazim e her kes bi Kurdî biaxife. بەڵێ بەڵێ سواس دەکەم کاتم نەما حەزمە کرد گفتوگوی زیاتر لەگەڵ هەموواندا بکەم سوپاس بۆ هەریەک لا بەڕێزان دکتۆر فەریاد فازڵ دامەزرێنەر و سەرۆکی ئەنستیتوتی خوێندنی کوردی لە بەرلین گەلێک سوپاس دەکەم هەروەها بەڕێز جان دۆست ئەدیب و ڕۆمانووس لە ڕۆژاوا کە خەڵکی کۆبانێشە بەڕێز جان زۆر سوپاس دەکەم خۆشحاڵ بووین هەروەها بەڕێز دکتۆر نەهلا قادر ئەندامی لیژنەی خوێندنی باڵا لە پەرلەمانی عێراق کە ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمان بووی دکتۆر گەلێک سوپاس هەروەها بەڕێز ئەحمەدکانی زمان ناس و لێکۆڵەر لە دیاربەکرەوە سوپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێ و سوپاس بۆ شۆڤەکانتان باسی ڕۆژ کۆتایی هات ئێوە شەرشاد بن